بینەرانی کورسات نیوستاڵتان لێبێت من هاوڕۆ تۆفیقم لەڵخێم شوی پانۆراما پێتان گەیشتینەوە بۆ قسەکردن لەسەر دۆخی هەرێمی کوردستان و هەروەها ئەو پێشنیارانەی کە دەکرێت لەلایەن هاوپەیمانان و هەروەها ئەو لایەنانەی کە دڵسۆزن بەم ئەزمونەی کە لە هەرێمی کوردستاندا هەبووە لە ڕابردوو و دەشیانەوێ بەردەوام بێ بەو شێوازە دیموکراسیەوە و ئاراستەیی کە پێشتر ئاراستەیەکی ڕاست بوو و دەیانویست یعنی هەندێک لە ناوچەکانی دیکەی عراقیش چاو لەم بەشەی عراق بکە کە ویژناوی هەرێمی کوردستانە. راپۆرتی جنین بلاسخارت نێردەی نەتەوەیەگرتووەکان لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی ئەمە کاردانەوەیشی گەورەی بە دوای خۆی داهێنەوە. دیارە کە لە ئەنجومەنی ئاسایش باسی دۆخی هەرێمی کوردستان، باسی قەواری سیاسی هەرێمی کوردستان، باسی ئەو گۆڕانکارێک گەورانە دەکات ئەگەر لایەنە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بە فریای خۆیان نەکەون مەترسی گەورە بۆ سەر قەواری هەرێمی کوردستان دروستە بێت. هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکان لە نێویاندا پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان تا چەندە بە گرنگەوە پێشنیار و هەروەها ئامۆژگاری دۆستە گەورەکانیان قبوڵەکەن و دەکەونە ناوخۆیان بۆی کە ماڵی کورد یەک بخەنەوە و ئەو مەترسیە گەورانی کە ئێستا باز دەکرێت لەسەر هەرێمی کوردستان بڕێوێتەوە. ئەم شۆ گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری برای بەڕێزمان دکتۆر عەدالەت عەبدوڵڵا نووسەر و چاودێری سیاسی کە لە ستۆدیۆ لەگەڵمانە. دکتۆر ژیان بەخێربی، سوپاس دەکەم کە لە بەرنامەی پانۆراما ئامادەی لەگەڵمانە. بەگشتی یعنی جۆمان لێ بێت و خەڵکی هەرێمی کوردستان و سیاسیەکانمان لایەنە سیاسیەکان سەرکردە سیاسیەکان یعنی هەمومان زۆر بە وردی و زۆر بە هەستیاریەوە راپۆرتەکەی جنین بلاسخاتمان جۆ لێ بوو کە زۆر بە چڕی ئەم جارە باسی هەرێمی کوردستان و دۆخی هەرێمی کوردستان ئەکات و ئەو مەترسیە گەورانی کە هەیە لەسەر ئەم هەرێمە. بە گشتی خوێندنەوەتان بۆ ئەم دۆخی ئێستا کە هەرێمی کوردستان پێدا تێپەڕە بێ چۆنە دکتۆر جان؟ پێشەوەی ئەمە باس لە بابەتێکی لە ڕاستیە گرنگ و بەداخەوەی لە هەستیاری شەکەین، بەڵام پێشەوە بە کۆمنتێکی ساخرمان هەبێ قسەکردن لە سیاست خۆی تۆزێک لەم زروفەیە ئاڵۆزە لە ڕاستیە. یعنی خوا ڕەحمی کردووە بلاسخارت یعنی کەسێکی ئاسایی نییە، یعنی پێگەیەکی نێودەوڵەتی هەیە، نێردەی نەتەوە یەکگرتووەکانە، کەسایەتێکی جیهانیە، حساب بۆ ڕێیەکرێ ئەجینا لە ڕاستی ئەوەی کە ئەو پێشکەشی کرد لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی لەبارەی کە بەشێکی زۆری لەبارەی هەرێمی کوردستانەوە بوو ممکن بوو کۆمەڵێک تۆمەتی بۆ هەڵببەسترێ لەلایەن بەرپرسانی خۆمانە. چکەم عیبارەتانە هەیە یعنی ئەو عیبارەتانی کە لە ساڵانێکی زۆرە لە کوردستانە بەداخەوە خەڵکێکی دڵسۆز و پەرۆش بۆ وڵاتە کاتێک ڕەخنە لە دیاردە سیاسیەکان و دۆخی فەرمانڕەوایی و بەڕێوەبردننی وڵاتەگرێ دەست بەجێ لیستێک لە تۆمەت ئامادەیە. ئەمە دەستی دەرەکی لە پشتا، ئەمە دژی ئەزمموی گەورەی گەلەکەمانە، ئەمە بزانم چه هێزێکی سیاسی لە پشتەوەی هاانی داوە سەر بە چ دەستگایەکی سیخڕی نێودەوڵەتی لیستێک تۆمەتی بۆ ئامادەکەن، بەڵام خۆشەوەیە ناتوانن ئەمە بەرامبەر بلاسخاردەوەی کە بلاسخاردەوە نییە ئەم لیستی تۆمەتانی بۆ بەسم. ئەزانی کاک ئاوڕێ هەم کات و هەم شوێن لە کایی سیاسەتا گرنگن. بەڵێ چ جای لە کایی سیاسەتی نێودەوڵەتیە. یعنی ئەم راپۆرتەی کە پێشکەشی کردووە بلاسخارت یەکەم لە ناو ئەنجومەنی ئاسایشە پێشکەشی کردووە کە جارێ هەر ئەنجومەنەکە خۆی 15 وڵاتی کاریگەرین کە کۆمەڵێک زلیێزی گەورەی تایە. ئەمە بێجگرەوە ئەو نێونەری نەتەوە یەکگرتووەکانەوەتە هەموو ئەو وڵاتانەی کە ئەندام لە نەتەوە یەکگرتووەکان بێگومان ئەعتیبار بۆ ئەو راپۆرتە دانین. ئەوە راپۆرتێکی ڕسمیە کە وێنەیەکی سەراپاژینی شاملی دۆخی هەرێمی کوردستانی کردووە و لە هەموو ئاستەکانە ڕەچاوەکرێ. خاڵێکی تر ئەم راپۆرتەی بلاسخارت بمانەوێ و نەمانەوێ پێمان خۆشەیان بەداخەوە دەستکاری ئەو وێنەیەکە و ئەو تێگەیشتە تایبگیرە نەمەڵەتی کە لەبارەی هەرێمی کوردستانەوە هەبووە لە ڕاوێستانی ئەم ئێوەرەی لەگەڵ هەندێک دۆست و برادرە باسی ئەومانە کرد نەبووە لە ساڵی 1990ەوە بۆ ئێستا تاکو ئێستا قۆناغی شەڕی ناوخۆی لێ دەربهێنە کە قۆناغێکی ئیسtisnاییە بە نسبەت هەرێمی کوردستانەوە نەبووە کە لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیە بەو شێوەیە باس لە دۆخی هەرێمی کوردستان بکرێ و بەو وێنە خراپەی کە بلاسخارت لەبارەی ئەزمموی هەرێمی کوردستانەوە بڵاوکرێتەوە کە بەشی هەرە زۆری راپۆرتەکە ئەتوانی بگەی بە شێوەیەکی ڕەها لە ڕوانگەیەکی
سیاسی زۆر دڵسۆزانەیە بۆ هەرێمی کوردستان. دڵسۆزانەیە ئەمە زۆر زانەیە چونکە زانین چۆنە تۆ بۆ خۆت وەکو هەرێمی کوردستان وەکو کاربەدەستان لە هەرێمی کوردستانە ئەوانەی کە ئەم وڵاتە بڕێوە بن ئەبێت تۆ خۆت وا تەماشای بکەیت چونکە بلاسخارد لێرەیە ئاگاداری دۆخی عێراقە بەگشتی و تەماسێکی باشی لەگەڵ کاربەدەستانی هەرێمی کوردستان هەیە. ئەزانێت چی ئەگوزەری لەسەر بنەمای زانیایی لەسەر بنەمای پەیوەندی و کۆنتاکتی لەگەڵ هەموو ڕێکخراوە سیاسەکانی عێراق کوردستان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی هێز و گروپە چالاکەکانی بواری مەدەنی نووسەران ڕۆژنامە نووسان میدیاکاران سربەخۆ حزبی پەیوەندی لەگەڵ زۆر یعنی کۆنتاکتی لەگەڵ زۆر سەرچاوە هەیە کە هەموو ئەمانە ئەبن بەزانیانی خۆشی مەدانیان یعنی لە عێراقەیە ئاگادارە ئەڕوات سەردانی شوێنەکانەکە بەڵام من یەک شتێکە کە زۆر سەرنجی ڕاکێشان دکتۆر و ڕەخسەکەش پێ بڕم لەسەر راپۆرتەکە ینی کە ئەی خوێنەوە لە نێو ئەنجومەنی یاسایی ژێکێ لە ینی قسەکانی ئەوە بوو ئەڵێ ئەم راپۆرتەی من دوای ساڵێکە لە هۆشداریەکەم لە بۆنەیەشی گشتی کە بە بەرپرسانی باڵای هەرێمی کوردستانمدا بەڵام ئەڵێ تاوەکو ئێستا بە قسەیان نەکردوم یانی خۆی ئێستا ئەگەر سەرنج بدەیت ئەمەی کە بلاسخارد ئێلیەوە بیرخستنەوەی ئەوەی کە بۆ یعنی ئەمە بەمانایشی ناڕاستەوخۆ و دووەمین جارە وشیارمانەکاتەوە هەر ئەوە نییە کە ئەمە تەنها پەرسەبنیشی تازە نییە لە ماوەی یەک ساڵی ڕابردووە ئەو راپۆرتانەی کە ڕێکخراوە نێودەوڵەتیەکانیش لەسەر هەرێمی کوردستان ئێڵێن جگەلەوەی هەندێک بۆ نمونە ڕێکخراوی دۆست زۆر دۆستی کورد ئێستا هەندێک ناوەندی زۆر ڕسمی لەسەر هەرێمی کوردستان قساکە کاکەوا بزەم هەر لە کورسات نیوز بوو باسی مەترسی باسی ئەومان کرد کە ئەبێ بەرپرسانی هەرێم حساب بۆ راپۆرتەکەی وەزارەتی دەرەوەی ئەمریکا بکەن کە لەسەر دۆخی ڕۆژنامەنووسان لەسەر دۆخی زیندانیەکان زیندانەکان لەسەر دۆخی ئازادی ڕووماڵ و کاری میدیایی لەسەر مەسەرەی زیندانیکردنی خەڵک بەبێ دادگاییکردن لەسەر ئازادی ڕادەربڕین لەسەر مەسلەی خۆپیشاندان لەسەر هەموو ئەم بابەتانە زلیێزێکی گەوری وەکو وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لە تۆ ناڕازیە یعنی ئەبێت تۆ ئەعتیباری بۆ دابنیت ئەبێ حسابی بۆ بکەیت باشە یعنی لە ماوەی ڕابردووە ئێمە زۆر جار سەرنجمانداوە کەەوە هەڵویستێکی سلبیە بە نسبەت هەرێمی کوردستانەوە زۆربەی کات وەڵامدانەوەی لایەنی ڕسمی لە هەرێمی کوردستانە بۆ ئەو راپۆرتە نێودەوڵەتیانایی ڕێکخراوەکان زۆربەی زۆری جۆرێک لە پاساوهێنانەوە بۆ ئەو دۆخەی کە هەیە هەنێ جار نەفیکردنی ئەوەی کە بە حساب ئەو زانیارانەی کە ڕاست نین کە ئەمانە هەمووی هەڵوێستێکی سلبین بە نسبەت یعنی واقعی ئێمەوە ڕاستی ئەوەیە کە دان بە هەموو ئەو ڕاستیانەیە بنرێ بەو معلوماتانەیە بنرێ و بەو سوورەیەش بنرێ کە لەبارەی هەرێمی کوردستانەوە ئەگوێزرێتەوە یعنی تۆ تەماشا بکە هەموو کۆنسۆڵگەری وڵاتان کە لە هەرێمی کوردستانن جا ئەوانەی ئەوەی کە بە ڕێژەیەکی زۆر لە هەولێرە و بە ڕێژەیەکی کەمتریش لێرە و لە سلێمانی و لە شوێنی تر و هەموو باڵێزخانەکان چەند لە مانگێکە تیانە نییە چاوی بە بەرپرسانی هەرێمی کوردستان نەکەوێ هیچێکی لەو پەیوەندیانە و لەو گوڵ ئاڵ و گۆڕانە لە گفتوگۆ و دانیشتن و باسکردنی دۆسیە جیاجەکان لە هەرێمی کوردستانە هیچی لە کۆتاییە ئەوە ناهێنێت کە لە محەسرینی هەیە لە راپۆرتەکەی بلاسخارتە چۆن ڕەنگەداتەوە ینی تۆ ممکنە زۆربەی کات ئێمە کە لەگەڵ هێندە گرنگە راپۆرتەکە با یەکشت ینی ڕوونی بەسەراحەت بێڵین نەتەوە یەکگرتوەکان پێوەری بۆ ئەوەی کە لە واقعی سیاسی و کۆمەڵایەتی و ئابووری جوگرافیای سیاسی جیاجیای جیهانە ڕوەدا بە پلەی یەکەم پشت بەچی ئەبەستێ بە نوێنەرە ڕسمیەکانی خۆی ئەبەستێ لە وڵاتانە یعنی لە جیاتی ئەوەی گوێلەوە بگرێ سەرۆکی حکوومەت کاتێک بلاسخارد چاوی پێکەوێ سەرۆکی حکوومەت چۆن سوورەکەی بۆ گوێزێتەوە گوێ لە بلاسخارد خۆی ئەگرێ لە جیاتی ئەوەی بۆ نمونە گوێلەوە بگرێت جێگری سەرۆکی حکوومەت یان وەزیرەکانی حکوومەت چۆن باسی ئەزمموی هەرێمی کوردستانەکەن گوێ لە بۆ نمونە سەفیری ئەمریکا ئاگرن گوێ لە سەفیری بریتانیا ئاگرن ئەمەش ڕنگدانەوەی ئەبێت لەسەر هەڵوێستی ئەم وڵاتانە لەسەر ئەم جۆگرتنە دکتۆر یەک خاڵێکی گرنگتریش لەوە ینی بۆ نمونە وەک دەڵێن هەم جنین بلاسخارد وەک نێردەی نەتەوەیەکگرتوەکان لە عێراق و زوزوشکە لە هەرێمی کوردستان و هەروەها ئەو کۆنسڵگەریانی کە جنابیش ئاماژەت پێدا ئەمانە بەدەر لەوەی کە چاوێنەکەوێت بە پرسانی باڵای حکوومەت و حیزبی لە هەرێمی کوردستان چاویشیانەکەوێت بە
ینی کەسایەتیەکان ڕۆشنبیرەکان نووسەرەکان چالاکوانەکان ئەوانەی کە ڕۆژنامەنووسن ئەمانە زۆر کاریگەرن بۆ نووسینی ئەم راپۆرتانی جینی بلسخات ئەمانە کاریگەرن ئێمە ڕاستە بی و ئێمە لە گوندێکی گردونی ئاژین یعنی لانی کەمی هوشیاری سیاسی بۆ بەرپرسانی هەرێم ئەبێ بریتی بێلەما کە تۆ هەر دۆسەیەک ئەشاریتەوە هەر زانیاریەک ئەتەوێت نێتە دەرەوە کەس پێی نەزانێ یان لە هەلومەرجی ناوخۆی وڵاتە بەتایبەتیش لە کاتی قەیرانەکانە کاتی ڕەچاوی ناڕەزایی و ڕەخنەی خەڵکی دڵسۆزی وڵاتەکە خۆی ناگری ئەبێ یەک حەقیقەت هەیە بیزانی ئەویش ئەوەیە تا قەلایەن کە خەڵک پەنای بۆ بەرێ لەم سەردەمەی کە ئێمە تایەژین سەردەمی گلۆبالیزیشن جیهانگیری ئەوە تەنادام و دەستگا ڕسمیەکانی ناو جوگرافیایەکی سیاسی دیارەکرا و بەرتەسک نییە ئەمڕۆ ئێمە لە سەردەمێکاژین سەردەمی پێوترێ ئەتیمادی متەبادل ینی پشت بە یەکتر بەستن و کۆمەڵگەی نێودەوڵەتی و سنوورە نێودەوڵەتەکان هەمووی بەسەریە کاکراوەیە و جیهان بۆتە مارشال ماکۆلانەڵێ عالمێکی گەورەی کەنەدیە لە بواری کۆمونیکیشن ڕێ بۆتە گوندێکی بچووک ینی ئەم وێناکردنە کە جیهان بۆتە گوندێکی بچووک لەبەر ئەوە بۆ مانایە کە خەڵکەکەی هەموو یەکترە ناسێ بلاسخات کوردستانی پێغەریب نییە یان باڵوێزی وڵاتە جیاجەکانی دنیا یان کوسڵگەریەکانی دنیا کە هەمویان لێرە ئۆفیسیان کردوتەوە شوێنی تایبەتی خۆیان هەیە هیچێکیان دۆخی هەرێمی کوردستان و عێراقیان پێ شوێنیش ینی دۆخێکی غلا غەریب نییە ڕۆژانە راپۆرتیان لەبارەی ئەم خۆشیان ئەیبینن بێجگەلەوەی بە شێوەیەکی بەشێکە لە ئەجندایان ینی گوێ لە هەموو چین و توێژەکانی کۆمەڵگەی عێراقی و کوردستانی شەگرن کەواتە هەر گرێوێک هەبێ لەسەر ئەوەی کە تۆ لە کۆتاییە لە ناو جوگرافیایەکی سیاسیە ئەم جۆپیلۆتەکەی کە پێوتری هەرێمی کوردستان تاقە جێگە کە خەڵک ئاسکاڵا و ڕەخنەکانی ڕوبەڕوو بکاتەوە تەنا خۆتبی ئەمە وەهمە ئەمە تێگەیشتن و تەقدیرێکی هەڵەیە دنیایەکی ترە و گۆڕاوە یعنی تۆ سەنج بدە یعنی بەڕاستی کە گوێ لە بلاسخارتەکەی وا ئەزانی گوێ لە کەسێکەگری کە شەو ڕۆژ لەگەڵتە ینی وەکو وایە لە ناو وردەکاری ژیانی سیاسی و یعنی ئەمە دلیلی ئەوەیە کە تۆ ئیتر بواری شاردنەوەی زانیاری و واقعی وڵاتی خۆتن نەماوە لەژێر کۆنتترۆل دەرچووە دنیایەکی ینی بە ئەندازەیە گۆڕاوە کە ممکنە لە هەر لەحزەیەکە بێ هەر بە چەند راپۆرتێکی وا لە ڕاستیە هەرسە پێبێنن خۆ عیبارەتی ئەوەی هەرێمی کوردستان هەڕەشەی لەسرە قوارەی هەرێمی کوردستان لە بەردەم مەترسیایە ئەم عیبارەتانە لە خۆیەوە نای ینی لەم ڕۆژانێ من شتێک بتم بەداخەوە دۆخی هەرێمی کوردستان ئێستا لە بینایە گەچێ بینایەکی کۆن کە نە تازاکرێتەوە نە چاگەکرێ ڕۆژ بە ڕۆژ هەر جارێ و خشتێکی لەکەوێتە خوارەوە کاکە هەر ڕۆژێک خشتێکی لێ بکەوێتە خوارەوە دوای لە ناکا بیناکە ئەڕۆخێ ئێدەفریاکەون کاکە ئێمە هەموو جارێکڵین ڕێز لە خەڵکی خۆمان بگرن ئینسانی کورد بە بێقیمە تەماشا مەکەن ڕۆشنبیری کورد قساکە و ڕەخناگرێ گوێی لێ ناگرن ڕۆژنامە نووسان قساکەن گوێی لێ ناگرن مامۆستایانی زانکۆ قساکەن گویان لێ ناگرن خەڵکی تێکۆشەر و خەڵکی سیاسی کە دڵسۆزە و تێوە نەگلاوە قساکە هەر گویان لێ ناگرن کاکە گوێ لە خەڵکی خۆتان بگرن بۆ ئەوەی لە بەردەم ڕای گشتی جیهانی بەم شێوەیە فەزەح نەبی ئەمە بۆ دۆستە بیانەکانیشمان وایە بۆ قسەکە و راپۆرتەکەی بلاسخاتی ژوایە ژۆی لێگرن شەو ڕۆژ کاردانەوەیانە بێ دکتۆر شەو ڕۆژ ئێمە خەریکی گواستنەوەی وێنەیەکی جوان بین لەبارەی هەرێمی کوردستانەوە بۆ دنیای دەرەوە هەمووی ئاعتیباری ئەو راپۆرتەی نییە کە نێردەینەتەوە یەکگرتوەکان لە بەردەم مەجلیسی ئەمنا بخوێنێتەوە ئەو ئاعتیباریە ئەوە جێی متمانەیە چونکە ئێمە جیهەتێکین زۆر بە زەحمەتە دان بەوا بنین کە هەڵا و کەم و کوڕەکانمان چیە بۆ دنیای دەرەوە چونکە ئێمە ئەستان ئێمە میلەتێکی داگیرکرا و ستەم لێکراوی لەسەر ئاسی دەتەوەی ئەگەر بیر بکەیتەوە زۆر زەحمەتە ئەو وێنەیە بۆ گیان گوازینەوە کە ئێمە بۆ نمونە خاوەن ئەزمونێکی خراپین ئەمە ناکەین باشە ینی لایەنی ڕسمی لە هەرێمی کوردستانە ئەم کارە ناکە تۆواز لە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و خەڵکی خوێندەوار و ڕۆژنامەنووسان و ئەوانە بێنەکە هەمویان لە بابیت بێگومان دڵسۆزی و پەرۆشیەوە لەسەر کەم و کوڕەکانی هەرێمی و کەسیشیان دەستی دەریشیان لە پشتەوە نییە کەسیشیان تابووری پێنج نین و کەسیشیان دژمنی ئەزمموی گەوری گەلەکەمان نین بەڵکو هەمووی خەڵکی دڵسۆزە بەڵام تۆ بۆر کاکە بۆ ڕێز لە خەڵکی خۆت ناگی تا بگاتەوەی کە بەم شێوەیە لە بەردەم ڕای گشتی جیهانی چکە تێخۆەوە ئەو راپۆرتە کاکە بە شێوەیەکی دایفت ڕۆشت گوێی لێگیرە یعنی ئەمڕۆ میدیای
ماسمیدیاش ڕۆڵێکی زۆر سەرەکیە گێڕێت تەنانەت لە دەستکاریکردنی ڕایگشتی جیهانیش لەسەر مەزمونی کە لە هەرێمی کوردستان هەیە یعنی هەر ئەوە نییە ئەمە مەجلسی ئەمنە و 15 ئەندامەکەی دانیشتون و گوێی لێگرن و دواتریش ئەندامانی سەر بنەتەوەی گرتوەکان هەموو ئەو وڵاتانی کە ئەندامنتیایە ئەم راپۆرتیان بە چەند زمانێک و هەرێکەوە بە زمانی خۆی و بە نسخەی ڕسمی بۆیان دەچێت و دوایی لەسەر ئەساسیەوە سەیری واقعی هەرێمی کوردستانەکەن ڕای گشتی جیهانیش لەبارەوە ئەگۆڕێت چونکە هەموو ڕووداوێکی گرنگ کە لەسەر ئاستی نێودەوڵەتی و لە ناوەندی زۆر هەستیارە مناقەشە ئەکرێت راپۆرتی لەسەر دێ وەک چۆن ئێمە ڕۆژانە جاری وهەیە ڕۆژانە راپۆرت ئەبینین لەسەر ئاستی نێودەوڵەتی لەسەر بۆ جەنگی رووسیا ئۆکرانیا لەسەر ناوچە گەرم و گرتوەکانی گیان بە هەمان شێوە ئێمەش ناوچەیەکی جوگرافی سیاسی دیاریکراون لە چوارچێوی دەوڵەتەکە کە پێی ئەوتری عێراق هەموو جموجوڵ و حرەکەیەک لێرە تەختیەکرێ ڕووماڵەکرێ ئەگوێزرێتەوە و ئەوەی کە لە ناوەندێکی ڕسمی نێودەوڵەتیەوە دێتە دەر ئەوە ئەتیباری بۆ داین. باشە دکتۆر باست لە کات و هەروەها شوێن کرد یعنی بەڕاستیمە زۆر گرنگە ئێستا کاتەکە هەمومان نەزانین ئەو دۆخی کە عێراق و هەرێمی کوردستان و ناوچەکەی پێدا تێپەڕێ بێ بەڕاستی دۆخێکی زۆر نائارام ناسەقامگیر و ینی لە ئاستی گۆڕانکاریشی گەورەیە بەڕاستی و ئەو شوێنەشی کە جەنابە داماژت پێدا و هەمووشمان بینیمان ئەمە ئەنجومەنی ئاسایشی نەتەوەی گرتوەکانە کە یعنی زوربەی گۆڕانکاری گەورەکانی جیهان لێوە بڕیاری لێدێ دوا بەدوای ئەم راپۆرتە کاردانەوەی ئەم لایەنە نێودەوڵەتیانە ئەم دۆستانی کە ئێمە ناوێنە بین بە دۆستی و خەمخۆری ئەم ئەزمموی کە لە هەرێمی کوردستاندا هەیە چی ئەبێ بەرامبەر بە هەرێمەکەمان بە ئاراستەی خراپی ئەڕواایە بەرەو باشی ئەڕوا ئەگەر ئێمەش وەکو هەرێمی کوردستان بەرپرسانی باڵا بە تایبەتی چکە بازەیەکێتی و پارتیەکرێ ئەگەر جۆ لە ئامۆژگاری و پێشنیاری دۆستەکانمان نەگرین ئەگەی نەچۆ بەڕاستی یعنی ئەتوانین ئەو پرسیارانەی بەڕێزە کرد بە شێوەیەکی تر تەماشا بکەم کە بزانین وەڵامەکانی چۆنە ئەو راپۆرتانی کە لە نەتەوەیە گرتوەکان و لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتیەوە لەبارەی دۆخی کورد لە سەردەمی حکوومەتی بەعس و لە کاتی ئابڵوقەی حکوومەتی بەعس لەسەر هەرێمی کوردستان تا و کاتێک کە ئەڕوخێ و لەسەر هەموو ئەو حکوومەتانەی تر کە کورد لە پارچەی جیاجای کوردستانە بەسەریانە دابشکراوە ناوەڕۆکی ئەو راپۆرتانە بوونەمایەکی ئەبێ حسابی وەش بکەین ناوەڕۆکی ئەم راپۆرتانە بە هەمان نەتیجە ئەگەن بەڵام بە نەتیجەیەکی عەکسی ئەگەر راپۆرتەکانی کۆن باسی مەزلومیەتی کوردی کردبێ باسی ئەوە کردبێ کە ئەم نەتەوەی پێویستی بەوە هەیە کە ئاگامان لێ بێ کە ئەبێ پێویستیمان بەوەیە کە بڕیارێکی نێودەوڵەتی وەکو 688 بۆ دەرکەین پرۆسەیەکی نێودەوڵەتی بۆ ڕێخێنبەرناوی پرۆسەی پرۆڤاید کۆمفۆرت کە دروستکردنی ناوچەی ئارام و ناوچەی دژەفڕینە ئەگەر ئەوەی پەیوەندی بە ڕۆژئاوای کوردستانەوە بوو بێتە مای پاڵپشتێکی نێودەوڵەتی بۆ بەشێکی تری کوردستان کە ڕۆژاوای کوردستانە بە نسبەت هەرێمی کوردستانەوە ئەم راپۆرتانە ڕێک دەرەنجامێکی عەکسی ئەبێ بۆ هەرێمی کوردستان بۆیە دەستەواژەی هەڕەشە لەسەر قوارەی هەرێمی کوردستان دەستەواژەیەکی جددیە ئەگەر لە یەکەمە قوارەی هەرێمی کوردستانە پێدامەزرانە بێ ئەوە لەم راپۆرتانە کە پێچەوانەیە قوارەی هەرێمی کوردستانی پێکەوێتە مەترسیەوە جابە یەک حقیقەت بڵین ئەمەش خاڵە مەترسیدارەکەیە بلاسخات باسی چیەکە کاڵێ هەڕەشە لەسەر هەرێمی کوردستانە چەند خاڵێکی زۆر سەرێکی باس کردوڵێ دابەشبوونی هێزە کوردەکان مەترسی دەرەکی لەسەر هەرێمی کوردستان زیاد دەکات پێویستە دابەشبوونی ناوچەی سەوسوزەر لە هەرێمی کوردستانە کۆتایی پێبێت پێویستە گۆڕەپانی سیاسی بۆ هەموو وەلحاڵ کۆمەڵێک ڕاستی ئەڵێ وا لە ناویشیانە باسی تەنانەتەوە شەکە کە دۆخی ئەمڕۆی هەرێمی کوردستان وای کرۆ دەستێوەردانی دەرەکیش لە هەرێمی کوردستانە هەبێ وڵاتان با بڵێن بە شێوەک لە شێوەکان یعنی ئەجەندای خۆیان هەم بەتایبەتی هەم تورکیا و هەم ئێران ئەجەندای خۆیان لێرە جێبەجێ بکەن جا ئەمە ئەگەر وێناکردنی هەڕەشە بێت لەسەر قوارەی هەرێمی کوردستان لەلایەن با وا دابنین ناحەزە تەقلیدیەکانی هەرێمی کوردستان کە بە دەستەواژەنەتەوەیەکە ئێمە پیان ئەڵێن داگیرکەرانی کوردستان دەستنیشانکردنی هۆکارە سەرەکیەکە بۆ دروستبوونی ئەم هەڕەشەیە خۆی ئەبێتە مای ئەوەی هەڕەشەیەکی نێودەوڵەتی لەسەر هەرێمی کوردستان دروست بێکەویشەوە ئێمە ئەهلیەتی بەڕێوەبردنی خۆمانمان نییە ئەمە ئەمە مەترسەکە لەوەیە کە بەم راپۆرتە بلاسخات هەر ناڵێ کاکە ئێوە هەڕەشەتان لەسەر لەلایەن وڵاتانی دەورەبەر و لە بەرەوە خۆتان یەک نین بەم راپۆرتە ناڕاستە و خۆ عەرە بەڵێ بە شێوەیەکی زمنی پێمان ناڵێ ئەگەر حاڵتان وا بێ پشتگیری نێودەوڵەتیش لەدەستدەن پاڵپشتی نێودەوڵەتیشتان نامێنێ ئێوە حاڵتان وا بێ کێ پشتگیریتان بکە خۆ هەموو جارێ
یادی بەخێر مام جەلال قسەیەکی بیل کلنتۆنی ئەگواستەوە ئەوێت هەر جارێک کە باسیمان بکردایە باسی پاڵپشتی نێودەوڵەتی و بە تایبەتی زلیێزێکی وەکو ئەمریکامان بکردایە بۆ هەرێمی کوردستان بە تایبەتی و فترەی شەڕی ناوخۆ بوو فترەی حکمی دەورەی بیل کلنتۆن فترەی شەڕی ناوخۆ بوو بیل کلنتۆنی باوک بەڵێ بیل کلنتۆن هەموو جارە بیری خستوەتەوە مام جەلال خۆی باسی کرد یادی بخرێت پێی ئەوتین کاکەدی وە جارێ بڕۆن شەڕەکە ڕاگرن ببنەوە بە یەک با قوارەکەتان پارێزراوە بێ ئەوە دابەشە من دوایی وەرن داوای پشگیری نێودەوڵەتی بکەن و بە فعلیش لە قۆناغی بیل کلنتۆن بوو مادلین یادی بەخێر خۆ عافوی کە یعنی مادلین ئۆڵبرایت وەزیری دەرەوەی زەختێکی گەورەی ئەمریکەکان ئێمەی پێکەوە جارێکی بەسەر یعنی ئەبێت تۆ حساب بۆ بکەیت تۆ خۆت هەرێمێکی جارێ سەقامگیر نیت نە لە ڕووی سیاسیەوە نە لە ڕووی ئیداریەوە نە لە ڕووی داراییەوە لە هەموو ماستانە لە قەیرانە ئاژی کاک خۆیشت لە راپۆرتی نێودەوڵەتیە وەکو سەبەبی سەرەکی وێرانبوونی دۆخی خۆت وێنا بکرێ بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەبێ چاوەڕێی چی بکەیت بۆیە یعنی من وێنەکە مەمترسیدارە زانم یعنی هیوادارین ئەو برادرانش بەم شێوەی وەرەگرین کە حکمی ئەم وڵاتاکە وێنەکە وا بینم کە چۆن راپۆرتەکانی پاڵپشتیکردنی کۆمەڵگەی نێودەوڵەتی لە ئەزمموی کوردستان و لە ڕاپەڕینی خەڵکی کوردستان و لە ڕوبەڕووبوونەوە لە ڕسواکردنی ڕفتاری حکوومەتی بەعس و حکوومەتەکانی تری ئەم ناوچەیە بەرامبەر بە کورد بۆ مای دروستکردنی قوارەیەک لە هەرێمی کوردستانە و پاراستنمان لەلایەن کۆمەڵگەی نێودەوڵەتیەوە و دروستبوونی جۆرێکش لە قوارە لە ڕۆژاوای کوردستان ئەم جۆرە راپۆرتانە ئەگەر بەردەوام بێ ئەگەر دەست بەجێ چارەسەر بۆ هەموو ئەو خەلەلانە نەدۆزرێتەوە ئەو عیب و عارە سیاسیە گەورە ئیداری و ئابووری و کۆمەڵایەتی و واقعی کوردستان نەدۆزرێتەوە هەر هەمویان ئەبن بە راپۆرتی کشانەوەی هەموو پاڵپشتێک لە هەرێمی کوردستان و لە قوارەی هەرێمی کوردستان جاشان بەشانی پلاسقار وەزیری راپۆرتی وەزارەتی دەرەوەی ئەمریکامان هەیە لێدوانی باڵوێزی ئەمریکامان هەیە تۆلەر یعنی تۆ طبعا ڕەنگە زۆر دۆستی تری لەسەر ئاسی دنیا هێشتا ئەمەی نەتەقاند بێتەوە یعنی لەگەڵ ئێمە بەڵام پێزان کاکە ئاگادارن بەڵام یعنی برادرانی ئێمە حساب بۆ ناکەن لە حزەیەکەیە ئەو هینە کۆتایی پێدێ ئەو دۆستایەتیە هەموو شتێک بەنیهێنی نایەڵێتەوە پاڵپشتی فەندە زۆر کۆمەڵگای زۆر وڵاتی گرنگی ناو کۆمەڵگەی نێودەوڵەتی هەیە بە حکمی ئەو دۆستایەتی لەگەڵ قەزیەی کوردایانێت لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست زۆر هەڵەی استراتیژی هێزە سیاسەکان لە بەشە جیاجەکانی کوردستانە باس ناکەن باشە بەعکسەوە هەندێک بانگەواز هەبووە لە چەند ساڵی ڕابردووە تەنانەت لەلایەن کۆمەڵی وڵاتی ئەوروپا کە هێزێکی وەکو پارتی کرێکارانی کوردستانی تورکیا پەکەکە لە لیستی تیرۆر بێننە دەرەوە یعنی بەعکسەوە ئاراستەی کۆمەڵگەی نێودەوڵەتی لە ساڵانێکی زۆر لە پێش یعنی بۆ ئاراستەیە کە کورد لە هەموو پارچەکانی کوردستانە پاڵپشتی بکرێ ئێستا ئێمە خۆمان بە دەستی خۆمان ببینەمایی کشانەوەی ئەم پاشەکشەیە لە هەڵوێست و پاڵپشتی نێودەوڵەتی هەڵوێستی ئیجابی کۆمەڵگەی نێودەوڵەتی لە ڕاستیە ئەوە هەموو نەتائیجەکانی هەموو دەرهاویشتەکانی و هەموو مەسئولیەتەکەی لە سەرشانی خۆمان لە ئۆباڵی خۆمان یەک خاڵیکەی مەترسیدارتریش لەوە کە زۆر باسەکرێت و زۆرێک لە چاودێران و ئەوانەی کە دۆخی هەرێمی کوردستان و ڕەوشیان وڵاتیان بەلاوە گرنگەوە پاراستنی ئەزمون و دەستکەوتانیان بەلاوە گرنگە ئەوەیە کە دەوترێت گۆڕانکاری سەدەیانی بەڕێوەی بەڕاستی ئەمەیان تا چەند لەگەڵ تەوقیتی ینی ئەم راپۆرتەی بلاسخارد و ئەو هۆشداریانەی دۆستەکانی کورد لە هەموو ئاستە باڵاکان لە وڵاتانی زلێزەوە کە دەدرێت بە کورد ئەگەر ئەمە هاوکات بێ لەگەڵ ئەو گۆڕانکاریانی سەدە کە وڵاتانی زلهێز بە نیازن لە نەخشەی سیاسی و نەخشەی جوگرافی ناوچەکەیە ئەنجامی بدەن کورد ئەکەوێتە شوێ ئەو گۆڕانکاریانە بەڕاستی دکتۆر با زۆر بەڕاشکایی بڵێن ئەم جۆرە لە پەرسەدنانە دەرئەنجامی تەنها با بڵین جۆرێک لە چاوخشاندن نییە بە واقعی عێراق بەگشتی و لە ناویشان هەرێمی کوردستان بە تایبەتی و وردەکاری هەموو دۆسیە و بوارە جیاجیەکانی یعنی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست خۆی بەگشتی هەموو وڵاتانەی کە لەم ناوچەیە ئاژین هەر یەکە و لە هەلومەرجێکی سیاسی و ئابووری و ئەمنی ناسەقامگیرایە هیچێکێ لەم وڵاتانە سەقامگیریتیانە بالموناسەبە بەڵام چییە ڕەنگە ئەم وڵاتانە دەوڵەتن ئەتوانن کۆنتترۆلی کۆمەڵەیەک هەلومەرج بکەن و لە ڕێگەی زۆرجار لە ڕێگەی بەکارهێنانی هێزەوە کۆنتترۆڵی دانی دەوڵەتێکی کو تورکیا لە قەیرانی ئابووریە وێرانە کاک
بڕۆسەری لیرەی تورکی بکە چی لێ بەسەر هاتووە ململانە ناوخۆیەکانیان ئەو هەموو قەیرانەی کە لە سەردەمی ئاردۆگانە هەیە و پێشتری لە سەردەمی ئەوانی تریش هەموو ئەمانە چکە دەوڵەتن توانای معالەجەکردنیان هەیە حسابیان بگوی اعتیباریان بۆ دانرێت لە ناو معادلی نێودەوڵەتیە بوونیان هەیە یعنی لە هەموو دۆخێکە بۆ من هەیە ئێستا نمونەی وڵاتی چووکە ئۆکرانیا بێنەوە ئۆکرانیا طبعا بە ئەوە هیچ یعنی ئەم سەرۆکەی بەداخەوە ینی کۆمەڵگای ئۆکرانی بە عیبارەتێکی شایڵێ بە فەتارەتدا بە گورگان خوارددا بەڵام لە هەموو دۆخێکە ینی پاڵپشتی نێودەوڵەتی بۆ ئۆکرانیا بەردەوامە ینی وەکو دەوڵەت ئەتوانێت لەسەر پێی خۆی بوەستی ئەگەر لە ڕووی مەدانیشەوە لە ڕووی عسکریشەوە بەشێکی زۆری خاکەکەی لەدەستدا بێ بەڵام ئایا ئەمە لە دوای ئەتوانین بڵین ساڵی 1970 بۆ ئێستا کە سەرەتای داخەڵبوونیشی گەورەی تورکیایە بۆ ناو خاچی هەرێمی کوردستان لە 1970 بۆ ئێستا کۆمەڵگەی نێودەوڵەتی توانیوێتی ڕێگا لە تورکیا بگرێکە بەم شێوە بەربڵاوە بێت خاچی ئێمە داگیر بکە ناتوانانی ڕێگەی لێ بگرێ بۆ چکە هاوکێشەیەکی نێودەوڵەتی هەیە کە تورکیا ئەتوانێت ئیستیغلالی بکات دەوڵەتە ئێمە ئەبێ خۆمان وەکو کورد حساب بۆ بکەین چی بکەین بۆ ئەوەی تورکیا کەمترین با بڵێن ئەجندای خۆی لە ناو خاکی ئێمە جێبەجێ بکەوە کەمترین تەماحی سیاسی و اقتصادی بە ئێمە بێ ئێستا تورکیا بەداخەوە ئێمە بووینەتە بەشێک لە ئیدارەدانی اقتصادی تورکیا خۆی بۆی تورکیا دەستی ئێمە هەڵ ناگرێت کاکە و ئەم داگیرکاریانە بەردەوامە بێت بەداخەوە و ئەویش استغلالی بۆ نمونە هەڵوێستی نێودەوڵەتی و ململانەی نێودەوڵەتیەکان نەکات ینی تورکەکان فترەیەکی زۆر بە تایبەتی لە 2 ساڵی ڕابردووە زۆر بەلای ڕووسەکانیان دایان نشکانەوە ئێستا ئازانە ڕووسەکان باریان لار بۆ لە ڕووی کۆمەڵگەی نێودەوڵەتی و هەمووی دەمی لێ کردوێتەوە ڕووسیا دەوڵەتێکی داگیرکەرەوە وڵاتێکی سەر بەخۆی داگیرەکە و خەڵک ینی ئەزانێت کە گەلە کۆمەنشی نێودەوڵەتی لەسەر ڕووسیا هەیە بە شێوەیەک پلە دایشکانێتەوە بەلای ئەمریکیەکانە هەموو داشکاندنەوەیکی تورکەکان بەلای ئەمریکیەکانە و خۆ دەرخستن وەکو هێزێکی کاریگەری ناو ناتۆ کە واشە بە دڵنیاییەوە بواری جێبەجێکردنی ئەجێندای لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەدا یعنی بلاسخارد و غەیری بلاسخارد کاتێک ئاڵێ هەڕەشە لەسەر قواری هەرێمی کوردستانە هەیە هەموو ئەم پەرەسەندانە ئەبینن یعنی کەواتە هەڕەشەکە بە عێراقەوە نییە بۆ نمونە دەڵێ هێزە جوڵێنم ئەم قوارەیە کۆتایی پێنم ئێمە تەرکیزمان بە حکمی ئەوەی ئەمانەوەیە کۆمەڵێک حکایەتی ئایدۆلۆژی و بەداخەوە واڵێم نەتەوەیی دەرخواردی خەڵکی خۆمان بدەین و ئازانین هەڕەشەکە تەنها لە بەغاوەیە کاکە هەڕەشەکە لە بەغاوە نییە ئەسڵەن بەشێکی هەڕەشەکە خۆشمان لی بەرپرسین کاگە لە بەغاوە بێت هەڕەشەکە لە تورکیاوەیە بەڵام لەبەر ئێوە ئێمە بەداخەوە هێزمان هەیە پەیوەندەکانی لەگەڵ تورکیا زۆر باشە ناوی ئەم بابەتە نەزەق بکاتەوە بەڵام خۆ بێگومان خەڵکی تێکۆش یعنی ئەمڕۆ من تەسریحێکی کاک ئەدەم بارزانیم خوێندەوە ئەڵێ کاکە تورکیای خواردینی هەمووی داگیر کرد فریاکەون یعنی تۆ ئەبێ وێنەکە بەگشتی ببینی کاتێ وترێ هەڕەشە لەسەر قواری هەرێمی کوردستان هەیە کاکە زیاتر لە سەرچاوەیەکیە سەرچاوەکە تەنها ئەقلیمی نییە سەرچاوەکە تەنها عێراقی نییە ئەی بۆ ناڵی بەشێکی زۆری سەرچاوەکە لە ناوخۆی هەرێمی کوردستانەوەیە یەکێک لە سەرچاوە گەورەکان نەبوونی هوشیاریەکی سیاسیە کە لەسەر ئەساسێکی علمی تەقدیری ئەم هەموو هەڕەشەیە بکە کە لە ماوەی 30 ساڵە لەسەر هەرێمی کوردستان هەیە کە بەشێکی پەیوەندی بە خۆمانەوە تەقدیری سیاسی و وعی سیاسی ئەمە بۆ ئەم هەموو ئەمە هەڕەشانە لاوازە تۆ کە قەبارەی هەڕەشەی دەرەشی و ئەقلیمی لەسەر هەرێمی کوردستان زانی ئەبێ بێتە فاکتەری گۆڕانکاری لە شێوازی حکومڕانی خۆت لە مامەڵەکردن لەگەڵ هەموو قەیرانەکانە کە ڕوبەڕووتە بێتەوە لە پەیوەندی نێوان هێزە سیاسەکان لە بۆ نمونە کۆبوونەوە لە چوارچێوەی پرۆژەیەک و بەرنمەیەک و استراتیژێکە ئەم ناوچەی خۆمانی کە پێڵێن هەرێمی کوردستان و باشووری کوردستان بپارێزێ ئەم هۆشیاریە لە دوای مەترسیانەوە کە ئەمە هوشیاریە سیاسیت نەبوو لە بەرامبەر بە سیاسەتی نێودەوڵەتی بەرامبەر بە سیاسەتی ئەقلیمی بەرامبەر بە تەماحی فراوانخوازی هێزە ئەقلیمیەکان لە ناوچەکەیە بە دڵنیاییەوە هەز بە هیچ فشارێک ناکەی بە ئارەزوی خۆت حکومی وڵاتاکەی بە ئارەزوی گوێ بە خەڵکی خۆشت نادەی یەکاکە لە لەحزەیە کاتەقێتەوە ئێستا ئێمە وا ئەزانین تەنها عێراق هەڕەشەی لەسەر هەرێمی کوردستانەیە نەخێر عێراقستان بە زمانی دەستور قسە دەگەڵاکە ئەتوانێ و هەڕەشەی درێژە پێ بدە باشە تۆ هەڕەشەکە لە زیاتر لە قۆڵێک کاکە کۆماری ئیسلامی ساڕۆخە تێگرەی نیە بە هەولێرەوە ناشتوانانی چیەکەی دەی چیت بەر چی پێکری بەرامبەر بێران هیچ پێکرێ تورکیا دێ 500-600 دێوێران کردووی لەسەر ئەو سنوور باشە خەڵکەکەی ئاوارە کردووە چیت پێکرێ بەرە چیت پێکراوە بەرامبەر بە تورکیا ئەسڵەن زۆربەی زۆری جارە یان هیچ هەڵوێستێکی یان بەیاننامەی زۆر شەرمنانە هەیە بەڵام ئەمە تاکەی کاکە ئەمە مەشروعەیەکی
بەرنامە بۆ داڕێژراوی زۆر وردە کە قۆناغ بە قۆناغ جێبەجێ ئەکرێت تۆ ئەگەر لە سەر ئاستی ناوخۆی ئامادەکاریت نەبێ و تەکبیرێک و کۆدەنجیەک نەبێت کە چۆن ڕوبەڕۆی ببیتەوە هیچ هێزێ بەتەنیا خۆی ئەم کارەی پێ ناکرێت ئێمە هەموو جارێکە وەرم ڕخنە لە پارتی دیموکراتی کوردستان ئەگرین بە پلەی یەکەم لەبەرەوەی هێزی سەرچیە لەبەرەوەی تێگەین کاکە پارتی دەرەقەت ئێمە مۆڕژانە نایە کورەکە خۆی بێ بەزەحیا منتیقەکانی خۆی ئەو منتیقانی کە ژێر دەسەڵاتێتی ئێستا زۆربەی هەرە زۆری ئێستا خەریکە کە دەژێت تەسیری یان ڕاستەوخۆی ئەمنی و عسکەری مخابراتی تورکیاوە یان ڕاستەوخۆ یان ناڕاستەوە یا ڕاستەوخۆ کاکە خۆ تورکیا لە ڕووی اقتصادیەوە تۆی داگیر کردووە ئاگەر لێ نییە بڕۆ نزبەی کۆمپانیەکانی تورکیا لەناو کوردستانە تەماشا بکە ئەم کۆمپانیانە خۆ هەموو خەریکی سیستمین کاکە دکتۆر جان ینی ئێستا قسەکە ئەوەیە کورد ینی قسەیەشی هەیە ئەڵێ دەستمان لە بنی هەمانەکە دەرچووە یان نا فریا ئەکەوین کە ئەم دۆخە ڕاست بکەینەوە یان نا ئەم هۆشیارانی کە پێمان درراوە ڕاست ئێستا هەنێ جوڵە هەیە لە نێوانێشێتی و پارتی بە ئاراستی باشکردنی دۆخی هەرێمی کوردستان گوزەران و ڕەوشی ئابووری خەڵکی هەرێمی کوردستان جیاوازی نێشتن لە نێوان ناوچەیەک بۆ ناوچەیەک پارێزگایە بۆ پارێزگایشی تر بەڵام خەڵکە پرسن ئەم هەنگاوانە فریای ئێستای ئەم دۆخە قورساکەوێت کە هەرێمی کوردستان چاوەڕێیەکە لە هەموو دۆخێکە نابێ ئێمە ینی بەو بیرکردنەوەیەوە مامەڵە بکەین کە ناتوانین هیچ بکەین ئەم بیرکردنەوەی خەتەرە ناتوانین چونکە ممکنە تۆ بتانی لە شوێنێکی دیاریکراوە کۆمەڵێک مەترسی هەیە ڕایگریدەوە دەستکاریەکی ئەگەر جوزئیش بێ ئەو وێنەیە بکەی کە لەسەر تۆ دروست بووە ئێستا ئیتر تەنها لەوە نەماوەتەوەکە لە ناوخۆی هەرێمی کوردستانە خەڵک لە شێوەی بەڕێوەبردننی حکومڕانی خۆمان زۆر ناڕازی ئەوە ئێستا لەسەر ئاسی نێودەوڵەتیش لێت ناڕازی راپۆرتەکەی بلاسقات بە سەریحی عیبارە یعنی ئێوە وەکو هەرێمی کوردستان ئەزمونێکی خراپتانەیە بۆ دلیلیش ئەو دۆسیانەیە کە ئێمە بەسیەکەین یعنی سەرەتای مامەڵەکردن لەگەڵ ئەم دیفاکتۆ خراپەی کە ئێستا هاتوتە پێشەوە کە ئەویش سەرهەڵدانی ناڕازایی نێودەوڵەتیشە لە ئەزمموی هەرێمی کوردستان تا سەرەتایەکی گرنگ ئەوەیە کە تۆ وێنەکە ببینی وێنەی خۆت ببینی و اعترافی پێ بکەیت یعنی ئەزمموی هەرێمی کوردستان لەسەر ئەوە ڕاوەستێک کە تۆ تا چەند دانانەی بە هەڵە و بە تاوان و بە کێشە و بە قەیرانەکانتە کاکە لێرە کێشەکە ئەوەیە دانی پیاناندرێ یعنی دوای ئەم راپۆرتش کە دەرچووە هەندێک جار ئینسان ڕەنگە تووشی جۆرێک لە ڕژبینی بێ بە حکمی ئەزمونەکانی ڕابردوو کە هەبووە چکە هەر خۆی لاسقا دەڵێ من ساڵێک پێش ئێستاش ئەم قسانەم کرد یعنی هیچ نەگۆڕاوەها یعنی ئەگەر ینی بۆم ئەگەر گۆڕانکاری ڕوودایە ڕەنیەدایەوە لە راپۆرتەکەیە هیواشی بۆ نیە یعنی بۆ من ئەگەر گۆڕانکارێکی ئیجابی هەبووە لە دوای ساڵێک ممکن بۆم راپۆرتێکی بۆ شێوەیە تەقدیم نەکردایە چکە ئێستا بلاسخات خۆی ئەزانێت کە راپۆرتەکەی چەند تەسیری هەیە باشە تەسیری زۆر گەورەی ئەبێت لەسەر نێوبانجی هەرێمی کوردستان لەسەر نێوبانجی کاربەدەستانی ئەم وڵاتە لەسەر نێوبانجی هێزە سیاسەکانی لەسەر پاڵپشتی نێودەوڵەتی بۆ هەرێمی کوردستان لەسەر ئەو ینی وڵاتێکی وەکو وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا کاکە پارێکی خەیاڵی لەم هەرێمەیە سەرف کردووە هەموو چەک و هەموو چەک و پاڵپشتیە ینی ئەمریکەکان نانەوێ ئەزمونیان ئەوەی کە لە ئەفغانستانە ڕوویدا لە شوێنی ترا دووبارە بێتەوە باشە یعنی بەلایەنەوە قورسە هەر چەند ساڵێک جارێک و پارەیەکی خەیاڵی لە وڵاتێکی وێرانی ئەم ناوچەیە سەرفکەن و دوایش بەدەستی بەتاڵی بێنێت بیرم نەچێتەوە باسی ئەفغانستانت کرد منەوە ینی موقع و پێگەی ینی وڵاتێک و هەرێمێک بۆ هەرێمێکی دیکە بزانین هەرێمی کوردستان چکە زۆرە وترایانی پێشووتر ئەفغانستان بەو ئاراستە و بەو دەردەچوو با ئێمە هەرێمی کوردستان و عراقیش بۆ ئاراستەیە نەچێت بەڵام ئەپرسم لە جەنابەت دکتۆر هەرێمی کوردستان پێگە و استراتیژیەتی و ئەو ئابووری و ئەو نەوت و غازەی کە هەیەی و ئێستا ئاماژەی بۆ درێمە لەسەر نەخشەی وزەی جیهانین ئەمەوە ئەکا کە دەستمان لێ بەرنەدەن و ئەمەش وای کردووە کە دۆستەکانمان هێندە پەرۆژن بۆم دۆخی کە هەیە دەگوزارێت لە ناوخۆی هەرێمی کوردستانە ئێمە لە ڕوانگەی مەبدەی پاڵپشتی نێودەوڵەتیەوە قساکەین و بە تایبەتی زلهێزەکان ئەو پاڵپشتەی کە بۆ حکوومەتی ئەفغانستان هەبوو هەمان پاڵپشتی بۆ حکوومەتی عێراقیش هەیە بۆ هەرێمی کوردستانیش هەیە بەڵام وەکچوونەکە لەسەر مەبدەی پاڵپشتەکەیە ینی کە لە یەگەچن مەبدەی پاڵپشتەکە لە یەگەچێ ئەژینا جوگرافیای سیاسی جیاوازە واقعی وڵاتێکی بۆ ئەفغانستان لەگەڵ هەرێمی کوردستان و عێراق جیاوازی هەیە جیاوازەکە ڕاستە جیاوازێکی گەورە نییە ڕاستە لە کۆمەڵێک بوارە یامان تقریبا ئەزمموی عێراقیش هەمان ئەزمموی حکومڕانی ئەفغانستان بوو لە ڕاستیەکە ئێستا تالیبان حکومیەکە
ینی لەوێ گەندەڵی هەبووە لێرە گەندەڵی هەیە لەوێ ئیدسوی ئیدارەدانی وڵات هەبووە لێ بە هەمانشەی لێوێ بەرپرس هەبووە دەوڵەمەند بۆ بە شێوەیەکی فاحیشانە لێرە 6 بەقەدەر ئەفغانستانە باشە لەوێ ینی زۆر کات یەک بەرنامەی کامیلی ئەوێ بۆی بەس بیری خینەوە لەبەرەوە با بڵێن خاڵی هاوبەش هەیە بەڵام واقعی عێراق جیۆپۆلۆتیکی عێراق هێزی اقتصادی عێراق وەکو با بڵێن وڵاتێکە مشارکە لە وزەی جیهانیە و پەیوەندی عێراق لەگەڵ کۆمەڵگەی عەرەبی و کۆمەڵگەی با بڵێن وڵاتە هەرێمایەتیەکان و موقعی عێراق لە ناو کۆمەڵگای نێودەوڵەتیە و ئەکاکە بە بەردەوام کۆمەڵگەی نێودەوڵەتی بەو ئاراستەیە ئیش بکە کە ئەم وڵاتە بەرەو خراپتر نەچێ بەڵکو لە شوێنێکە ڕای بگرێ بەڵام خۆ هەندێک جاریش پێویستی بەوە هەیە هوشیاری بکەنەوە کە تۆ بەرەو مەترسی گەوراچی سە مەسەلەکە هەرێمی کوردستان نییە کاکە عێراق وێرانترە عێراقیش وێرانە بەڵام من بە کەسەری تاریخی نەتەوەکەی خۆمەکەم من بەشێکی لیکێنراوم بەم دەوڵەتەوە ئەبێ حساب بۆ بکەم هەر لەحزەیەک بێ ئەم عێراقە کە دەستکردە کە لە ساڵی 21ەوە بەشێک لە ئەنجامی دابەشکاریەکی نێوان هێزەکانی کۆلۆنیالیزم و نەتیجەی ئیستعماری نێودەوڵەتی و قۆناغی دوای ئیستعمارە واقعەکە سەپێنراوە من ئێستا وەکو نەتەوەیەک ئەبێ حساب بۆ بکەم هەر ڕۆژێک بێم عێراقە هەڵوەشێتەوە ئەبێ حساب بۆ خۆ بکەم ئەگەر بۆ خۆم وەکو نەتەوەیەک توانیم هەموو پایەکانی دەوڵەتدارێتی دابڕێژم ممکن ئەو کاتاگە لە چوارچێوەی دەوڵەتێکش بم لە عێراقا موقع متمەیز بێ بەهێز بێ وەک چۆن لە قۆناغی بۆ نمونە مامجەلالە لە ساڵانی 2005 بۆ 2009 بۆ 2010 ساڵانێکی زێڕێم بوو بە نسبەت کوردەوە لە عێراق یعنی هەمووی لە دەوری کورد بووە هەموو حکومەتەکان هیچی پێک نایەنرا بۆیە بەهات نایە هەولێر لە سلێمانی لەگەڵ کووردا دابنیشتە ئێمە ڕێکمانە خستن و حکومەتمان بۆ دروستەکردن بەڵام ئەم پێگەی خۆت کە لە دەستدا بەدڵنیایەوە کێشە هەرە گەورەکە لێرەوە سەر هەڵەدات ئەوەیە کە تۆ مووقعی تۆ لە ناو معادلەکەیە لاوازە بێ جا چ لە چوارچەوەی عێراقابی چ خاوەن پرۆژەیەکی دیاریکراوی خۆبی کە بتەوێ قۆناغ بە قۆناغ ئیشی بۆ بکەیت کە ئێمە لە تاقیکردنەوەیکی زۆر خراپ و لە ڕیسکێکی زۆر خراپی سیاسیە کە بابەتی ریفراندۆم بوو تاقیمان کردەوە کە پشگیریمان نەبوو چونکە دیسانەوە حسابمان بۆ عاملی دەوری نەکرد یعنی ئەمریکیەکان باشکرا بێن کاکە مەیکن تاخیری کەن زەحمەت نەبێ هەرچی دۆستە بۆ پێوتی مەیکن ئێمە کردمان ئەم جارش کاکە خۆی ئەمەی پێ ئەمەی ڕوبەڕووی بووینەتەوە پێمان ئەڵێن کاکە ئێوە وەزعتان خراپە خۆتان چاک ناکەن کارەساتی دێ باشم جوڵانە چۆن نبینی دکتۆر ئەمە هەر هێمنکەرەوەیەکەوە درێ بە دۆخەکە یاخود نەخێر بەرپرسانی باڵایان هەرێمەش مەبەستیانەکەم گۆڕانکاری ڕاست بێ ئەمە فشاریشە ئەمە فشارە فشارێکی ئاشکرایە فشارێکە و من ئێستا ئەم دانیشتنی ئەم جموجوری بینی یەکێتی نیشتیمانی و پارتی دیموکراسی لەم ڕۆژانەیە لە بۆشاییەوە نایە چارەسەرکردنی ئەوەی معاشی ترە بێ لە کاتی خۆیان بدێت و سنووری سلێمانی معاشەکەی تاخیر نەبێ و حکومە دەبێ بچێتە ژەر ئەمانە لە بۆشاییەوە زەختەکە هەیە یەک خەلەلی تر لەم بوارانەیە ڕووداتەوە بەشێکی زۆری مزداقەتی تۆ ئەڕواوە ئەو کاتە ڕاستە ینی ئێمە باسی پاڵپشتی نێودەوڵەتیمان کردوایە باسی داعمی ئەمریکامان کرد بۆ هەرێمی کوردستان چ لە ڕووی عسکەری و ئێوە هێزی پێشمەرگەیەک بقات چ لە ڕووی سیاسیەوە کە بەردەوام لە سەرخەتن لەگەڵمان چ لە بەغا چ لە هەرێمی کوردستان بە بەردەوام بەرپرسانی ئێمە باڵێزی ئەمریکا و باڵێزی بریتانیا و ڕووسەکان و فەڕەنسا بینن لەگەڵ قونسڵگەریەکانیان لە تەماسان هەموو ئەمانە جۆرێک کە لە پاڵپشتی بۆ تۆ وەکو قوارەیە کە پێوتی هەرێمی کوردستان بەڵام کاتێکە بە شێوەیەکی ڕسمی هەڵوێستی نێودەوڵەتی دیاری کرا و کاتە کەسێکی وەکو سەفیری ئەمریکاش ناچارە بڵێ زەحمەت نەبێ کاکە ئێوە وەزعتان زۆر خراپ دڵمان بەوە ئەو ناخواتەوە کە ئێوە باسیەکەین ئەو وێنەیە ڕاست نییە کە ئێوە لەباری هەرێمی کوردستانەوە بۆ ئێمە گوازنەوە ئەوە ڕاستەکە لە کۆتاییە ئێمە دەستنیشانیەکەین و ئەم وڵاتانەی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی لە ڕاستیە هەموو ئەو باڵێۆزخانانەی کە هێزە زلێزەکانی دنیان ڕۆڵی گەورە ئەگیڕن لەوەی کە دۆخی ئەم وڵاتانە بەرەو کوێچێ چ لە دەستنیشانکردنی دۆخ و هەلومەرجی ئەم وڵاتانە چ لە ئاراستەکردنیشی ها یعنی هەندێک جار ممکنە لە عێراقا ئەگەری ئەوە بێتە کایەوە بە تایبەتی ئەگەر بنبەستی سیاسی بەم شێوەی کە ئێستا هەیە بەردەوام بێ چکە بیرە نەچێت لە عێراق ئێستا زۆر بە خێرایی سوڕی عێراقیش بخێنەوە لە عێراقا مەرجعیەتی باڵای دینی هیچ ناتوانێت ڕۆڵێک بژێڕێت لە کاتێکە زووتر ئەیتوانی بژێ ڕۆڵی نەماوە نەیماوە
مەرجعیەتی پەرلەمان بۆتە شوێنی بۆڕبۆڕێنی نێوان هێزە سیاسیەکان و ناتوانن کۆ بنەوە بۆی نیسابی قانونیش تەواو بێ و پێشەی پۆستەکەکانی سەرۆکایەتی سەرۆکایەتی کۆمار و حکوومەت و کوتلەی ئەکبەرێک لا بکەنەوە ئەوە موسسەیەکی تری گرنگکە کە پەرلەمانی سەرۆکی پەرلەمانەکەشەیە بەڵێ حکوومەتێکی کاربەڕێکەری بێدەسەڵاتە لە ئاخر ڕاپرسیە لەبارەی ئەزمموی کازمیەوە لە 175 خەڵکی عێراقی ناڕازیە کەواتە ئەمە هەموو مؤسساتە ڕسمیەکان مەرجعی ئاینیش نەماوە هیچ مەرجعێکی سیاسیش نییە ئەوە ئەمڕۆ لە پەرەسەدنێکی تری مەترسیدارە خەریکە دادگای فیدراالیش وەکو مەرجعێکی دەستوری بۆ یەکلاکردنەوەی کۆمەڵێ نیزاعاتی سیاسی کە لە عێراقا هەیە خەریکە ئەویش چیەکرێ بێبەها ئەکرێ بە دەلیلی ئەوەی ئەمڕۆ پەرلەمانی عێراق خوێندنەوەی بۆچی کردووە بۆ پرۆژە یاسای پاڵپشتی خێرا بۆ ئاسایشی خۆراک و ئەوانە بەبێ حسابکردن بۆەوەی کە دادگای فیدراالی یاساکە بەنادەستوریە حکوومەتی کاربەرێکە ناتوانێت پرۆژە یاسا تەقدیمکە بەڵام ئەمان بۆ واکەن ینی پەرلەمان بۆ واکە پەرلەمانی عێراق خۆیان تەدریجیان ئەم مؤسسە ڕسمیەی دەوڵەتی شوێرانەکەن هیچ مەرجعێک لە عێراق نامێنێ بۆیە تارمایی ئەگەر نەڵێن بنبەستی سیاسی ڕەها لە عێراقا هەیە ئەگەر نەڵێن بۆ تارمایی جەنگ هەیە لە عێراقا ئەتوانین بڵێن تارمایی بنبەستی سیاسی ڕەها لە عێراق هەیە کە چارەسەرکردنی ئاسان نییە لە دۆخی ئێستاە هەلومەرجی عێراق لە هەلومەرجێکی قەیراناوی ئەو بەتایبەتی لە ڕووی سیاسیەوە لە هەلومەرجێکی قەیراناوی ئەو تۆیەکە مەگەر بە قدرەتی قادر بتوانرێت بۆ هەرێمی کوردستانی جوایە دکتۆر هەرێمی کوردستان یعنی تۆ ئێمە بەداخەوە ئەم جارەوەکو کورد بەشێک بووین لەوەی ئەو ئەزمەیە لە عێراقیشە بەو شێوە مەترسی دارە ینی ڕنگ داتەوە بۆ لەبەر ئەوەی لە دوای پرۆسەی ئازادیەوە بۆ ئێستا جۆرێک لە کۆدەنجی لە نێوان هێزە سەرنجەکانی ئەم هەرێمەی کوردستانە بۆ بەتایبەتیی دی پارتیکە نەبن بە بەشێک لەو سیراعی بینی سونە و شیعە باشە ئەم جارە بووین بە بەشێ لە سناعی ناو هەریەکی لەم پێکاتانش کاک یعنی ئێمە کورد وەکو کورد دابەش بووین بەسەر ماڵی شیعەیە کە ئێستا ماڵێکی پێک ناکۆکە بۆیە بێ حساب بۆ ئەو بکەیکە ناکۆکی نێوان ماڵە شیعەکان کە هەمویان هێزی چەکداریان هەیە میلیشیان هەیە لە ڕاستیە تۆ جگەلەوەی ئەتکا بە ئامانج جگەلەوەی تەکبیری لێەکە لە ڕووی سیاسیشەوە ڕەنگەداتەوە لەسەرەوەی چۆن هەڵوێسی لێ وەربگیرێ یعنی ڕاستە بڕیارەکانی دادگای فیدراالی بە شێوەیەکی ڕسمی بە ناوی دەستور و یاساوە قساکە بەڵام ئەگەر تۆ بەشێک نەبوویتایە لەو ململانەیە گەورەی کە لە ناو ماڵی شیعەیە هەبوو ممکن بوو ئەو مەلەفانەی کە پەیوەندی بەگرێ بەستەنەوتەکانی هەرێمی کوردستانەوە هەیە هەڵ نەدرایەتەوە ئەو سکاڵایانە دەمێکە هەیە ئەمە وەکو دوا پرسیار بەڵام ئەگە بە کورتی وەڵام بیتەوە لە ماوەی کەمتر لە یەخولەکە دوای راپۆرتەکەی بلاسخارد و هۆشداریەکانی دۆست و ینی وڵاتە زلێزەکان بە وەرێمی کوردستان هەنگاوەکانی دوایمە دەبێت چی بێ لە هەرێمی کوردستان دکتۆر من بە خێرایی ئەڵێم کۆمەڵێک هەڕەشە هەیە ئەبێ کۆتایی پێبێنێ ئەوانە هەڕەشن هەڕەشەی ئەوەی ئابووری هەرێمی کوردستان ئابووریەکی فشۆڵە ڕێعیە پەیوەندی بە فرۆشتنی داهاتینەوە وەداهاتەکەشی زۆر دیار نییە ئەبێ ئەمە چارەسەر بکرێ بێ کەرتی تری ئابووری چالاک بکرێ و داهاتی لێبڕا و ڕێکنەخرا و چاودێری نەکراوە ئەبێ کۆتایی پێبێت ئەم داهاتە ئەبێ ڕوون بێت ئەبێ هەمووی بگرێتەوە بۆ گەنجینەی هەرێمی کوردستان و لێەوە بە دادپەروەرانە دابەش بکرێ هێزە سیاسەکانمان ئەبێ ئاگاداری ئەوە بن پەیوەندی ئەقلیمی و نێودەوڵەتیان هەبێ بەڵام وابەستەی بە هێزی هەرێمایەتیەوە بەو شێوەی کە ئێستا هەیە گەورەترین هەڕەشەیە چونکە ناچارتەکە بێدەنگی بەرامبەرەوەی تورکیایکە بەرامبەر بۆیکە ئێرانێکە هەر وڵاتی شتێکە هەڕەشتر ئەوەیە تۆ خۆت بەسەر هێزە شیعەکانە دابەش کردووە بێمە کۆتایی پێبێ چونکە هەر لەگەڵ هەر لایەکیان بی لاکەیتر ئەبێ بە دژمن بۆ تۆ ئەمانە هەڕەشن بۆ سەر هەرێمی کوردستان کە بێ کۆتایی هەڕەشەی تێکچوونی هاوسەنگی نێوانی چەدی و پارتی ئەمە هەڕەشەیە کاکە ئەم هاوسەنگیە ڕاستە بەشێکی لەوانەیە مەشاکلی ناوخۆی یەکێتی لێ بەرپرس بێ بەڵام بەشێکی ئەو تەماحە باوڵێن فراوانخوازی پارتی دیموکراتی کوردستانی لێ بەرپرسە کە ئەوێ هەموو شتێک لای ئەو بێ آخر تەماحی ئێوە سەر کۆمارەکەش بەرێ یعنی ئەمان ئەبێت چارەسەر بکرێ ڕەشەی تر ئەوەیە کە گوێ لە راپۆرتە نێودەوڵەتەکانی پێشود نەکردووە ئیتر ئەبێ بزانێ من ئێشێک لە نەتایجەکانی هەڕەشەی تر ئەوەیە کە هێزی چەکدارت یەک نەخستۆتەوە لە هەرێمی کوردستان ئەبێ یەک بخرێت ئەمریکاش داوای ئەمە یەک هەڕەشەی تر ئەوەیە کە بۆ نمونە بەداخەوە نیوەی میلەتەکەی تۆ بەشداری هەڵبژاردن ناکات چونکە بڕای بۆەوە هەیە گۆڕانکاری سیاسی لێ ڕوونە هەڕەشە ئەوەیە بۆ نمونە تەنانەت یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لە دوا هەڵبژاردنە یەکیشیان نزیکەی 9 میلیۆن دەنگی لەدەستداوە کە پارتی دیموکراتی کوردستان یەکێتیش نزیکەی 4 میلیۆنێک بەڵام
پەلە ناکەن لە چاکسازی و باشکردنی دۆخی خۆیان و پاکسازی و چاکسازی حزبی و ئیداری و سیاسی لە کوردستان ئەمانە هەڕەشە بە هیواین ئاسۆڕون بێ بۆ هەرێمی کوردستان و خەڵکی ئەم هەرێمە و قوارەکەشمان پارێزا بە زۆر سپاس بۆ برای بەڕێزمان دکتۆر عەدالەت دەبڵان و سەر چاودێری سیاسی کە لە سۆدۆ لەگەڵمان سپاس دەکەم. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەی شەوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ.